مەسرور بارزانی و تۆماس گارێت كۆنگرێسمانی ئەمەریکی تاوتوێی پێداویستە سەرەتاییەکانی دەشتی نینەوە و گەڕانەوەی ئاوارەکان دەکەن. مەسرور بارزانی راوێژكاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەگەڵ تۆماس گارێت كۆنگرێسمانی ئەمریکا کۆبوونەوە و لە دیدارێکدا وێڕای تیش خستنە سەر پەرسەندنەکانی ناوچەکە، ئازادی ئاینی و ڕەوشی ئاوارەکان لە دەشتی نینەوە تاوتوێکران و زیاترکردنی فریاگوزاریەکانی ئەمریکا بۆ ئەو ئاوارانە جەختی لێکرایەوە کە بەهۆی توندوتیژی و چەوسانەوە ناوچەکانی خۆیان جێهێشتووە و پەنایان بۆ هەرێمی کوردستان هێناوە. لای خۆی وەک گارێت سوپاسی هەڵوێستی هەرێمی کوردستانی کرد لە بەرامبەر حەوانەوە و ئاسانکاریکردن بۆ ئاوارەکان و ئاماژەیدا بە پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان سەرجەم ئاینەکان لە هەرێمی کوردستان و ئەم فەرهەنگەی بەرز نرخاند. لە بەشێکی دیکەی دیدارەکەدا تیش خرایە سەر ڕەوش و پێداویستیە سەرەتاییەکانی دەشتی نینەوە و گەڕانەوەی خەڵکەکە بۆ زێدی خۆیان بە شێوەیەک کە گەرانتی سەلامەتی و ئاسایشیان بکرێت.